لە کاتی گەرمایەمە چی بکەین چی پێویستە ئەنجام بدەین کاک شاخەوان ئەم بەیانیە لەگەڵمانە بەخێر هاتیت. زۆر سپاس خاتن باسمان کرد کە گەرما نەک هەر ئێمە مرۆڤی بە هەلاک بردوێستا ئۆتۆمبیلەکانیش یان بە بەردەوام لە وەرزی گەرمایەمت ئەو کێشانە ئەبینی کە ئۆتۆمبیل تووشی ئەوە ئەبێت کە پەکی ئەکەوێت یاخود لە گەرمایەکی زۆر گەڕەگرێت. بابزانین کاریگەری گەرما چییە لەسەر ئۆتۆمبیل و ئێستا کۆمەڵشتیشت هێناوە بابزانین ئەگەر شۆفێرێک بێوێت لە کاتێکا کە پلەی گەرما زۆر بەرزە ئۆتۆمبیل لێ بخڕێت ئەبێت چی بکات؟ شتانش چین دوایە بۆمان باسکە. بەڵێ بەسەر چاو تەمان پێشەمە شتێک لە وەرزی گەرما شوفێران دەبێت ئاگاداری خۆیان بن ئەو مەوادە پاککەرەوانە یان بۆنی ناوسارێکە خۆش دەکە وەکو مەحەتەر بەیس شێوازێک نابێت لە ناو ئۆتۆمۆبیلەکانیان بەجێ بێرن لە بەرەوەی مادەی غازی تدایە کاتێککە گەرمایەکی زۆر لێ دەدا دەبێتە هۆکاری تەقین تەعاان زۆربەی ئەو سپرانەی کە بەکاردێن یاخود ئەو مەحەتەرانەی کە بەکاردێن بۆ ناو ئۆتۆمۆبیل یان پاککەرەوەکان مادەی غازیان تدایە و بە گەرمایەکی زۆر دەتاقی یعنی دەبێت شوفێر زۆر زۆر ئاگادار بی لە هەر کاتێکا کە ئۆتۆمۆبیلەکەی پارک کرد بێگومان دەبێت کەمێک جامەکەی بکاتەوە و ئاگاداری ئەمە بێ بەڵام هۆکاری سووتانی ئۆتۆمۆبیل بە ڕێژەیەکی وا بەرز لە کوردستان لە کەبینیمان لە مانجی ڕابردوو نزیکی 110 ئۆتۆمۆبیل تۆمار کرا ڕقم قیاسیشکان ینی پێوەرەی زۆر بوو بەبێ ئەوەی کە پەیوەندیان هەبوو معتەر و بۆر خۆشکەرانی ناوەکان بەبێ ئەوەی پەیوەندی بە هۆکارەکانی زیاتر دەگەڕێتەوە بۆ بنزین کە بەڕاستی بەداخەوە کوالەتی بنزینمان لە کوردستان خراپە من لێرەوە دەستخۆشی لە سەرۆژ حکوومەتی هەرێم دەکەم چاکسازی لە زۆر شت کرد بەڵام نازانم بۆ نەگەیشتەوە ڕادەی بنزین کە چاکسازێکی تیا بکرێ بنزین و ڕۆن ئەوانە کێشەیەکی زۆرە و بەشێکیش دەگەڕێتەوە بۆ کەمتەر خەمی شوفێر بەڕاستی شوفێر پێویستە لە 6,000 کیلۆمەتر سرویسی سارەکەی بکە بۆی کە ئەو بنزینەی تۆ بەکاردێنی بێگومان تۆزێک خەڵتی هەیە ئەو خەڵتە دەبێتە هۆکاری ئەوەی کە مەسپەکەیدا قەپاتکە ئێستا من دەتوانم ئەگەر نیشانی بدەم تەبعاً ئەو مەسفەی کە هەیە ئێستا بێگومان ئەوە مەسفیە فیتبەمەکە لە ناو ئێرکوانەدایە تەوان ئەو فیتبەمە لە ناو ئێرەدایە زۆر جار هەیە ئەو فیتبەمەکە پاڵ بە بنزینەکەەوە دەنێ بۆی بۆ سەر بزوێنەرەکە بڕوە بێگومان ئەوە خەڵت و پیسی دەیگری هەر کاتێک کە خەڵت و پیسیگر ئەو فیتبەمە زەخت دەکە و گەرمدادێ ئەگەر متابع بکەی ئەو وارە پیشەیە ئەمە لەسەر فیتبەمەکە دێتەوە سەر ئەو قاعدەی فیتبەمە ئەو قاعدەی فیتبەمەش پلاستیکە سیرکەن ئەگەر ئێستا نیشانتان بدەم هۆکاری ئەگەر تەمەشا بکەن ئەگەر ئەوەم بۆ وەرگرن زەحمەت نەبی تەمەشاکەن ئەوە چۆن تاوایتەوە بزانن ئەو تاوانەوەیە هۆکاری ئەوەیە کە سارەکەت گەڕ بگریت دەبەرەوەی ئەوە پلاستیکە ئێرکوانە نەفەز دەدا ئەو بنزینێکی کە ئێستا هەشەر لە کوردستان کە من ناڵێم خراپە بەڵام دەرم زۆر زۆر خراپە لە من دووبارەی دەکەمەوە ناڵم خراپە بەڵام دەڵێم زۆر زۆر خراپە ئەمە هۆکارێکە بۆ سووتانی ئۆتۆمۆبیل تەبعانەوە مادەی ئاو غاز زۆر تدایە و مادەی نەفتای زۆر تدایە مادەی نەفتای مادەیەکە کە بە هیچ شێوازێک نابی گەرمی لێ نزیک بیتەوە هەر کاتێک کە فیتبەمەکە گەرم دادێ بێگومان ئێمە بینیمان کە ئەو قاعدەیە چۆن تاواتەوە تەبعاً ئەوە سارد و گەرمە بۆی دێ سارد و گەرم ئەگەر لێکدا دەبێتە شۆرت و دەبێتە هۆکاری ئەوە تەبعاً ئەو بنزینەی کە من هێستا هۆکارە بۆ ئەوی فعلاً ئەمە ئەو مادەیە دەبێتە مادەیەکی خەڵت و پیسی مەسبەکەی دادا قەپات دەکە کە مەسبەکەی قەپات کرد بێگومان چی لێ دێوارەکە گەرم دادێەوە تا ئەگەر لەبەر ساوتانە ئەوە دەبێتە هۆکاری سووتانی ئۆتۆمۆبیلەکە تەمان شوفێریش ئەمە لە ژێر کوشینەکەی یاخود لە نێو تانچەکەی شوفێر نایبینی کاتێک بەخۆ کاتێک تەمەشا دەکاتن ئاگری گرتۆ سارەکە کە هەر سارەکیشانێکی نییە پێشەوە هیچ یەکێک لەو گوڵەکانێک لە بەردەماوە هیچ هەڵنابێت هیچ ئاماژەیەک نییە نەخێر هەتاوەکو گڕی دەگری ئەو کاتە بە خەبەر دەیجاوە شتێکی دیکەش هەیە زۆر جار هەیە من دەبینم کە سارە گڕی گرتووە بەداخەوە کە من زۆرم پێ ناخۆشە کە گڕی دەگری سیرەکەی حریقەی پێەوە عریقا هەر خۆی دەموچای پێ پاک ناکە ینی نازانم چۆن ئەوەندە عریقە تۆ بسکۆلەیە دوایەوە ئەگە حرقی گەورەش بەکاربیێنی تۆ ناکوژێتەوە لە بەرەوەی ئەو بنزینە مادەی غازی زۆرە ینی پێویستە وەڵا دەبێت چاوەڕێی ڕەحمی خوای بکە و یانەوە تا ئەگەر ئاگر کوژێنەوە تا زوو بدگاتێ ئەگەر نا بنزین ئەگەر بێت و ئاویشی پێداکەی ئاگرەکە هەر گەورەتر دەبی یانیەوە ئەوکانی سەم زۆر زار هەیە بینی مەسارە ئاگرێکی ئاوی پێدا دەکەن دەمانەوە هەر خەتەرە زیاتر ئاگرەکە گەورە دەبێتن پێویستە بەڕاستی چارەسەرێکی ئەوەز بکەن لە بەرەوەی
من تا سیارەکەم کڕیوە ڕەنجێکی زۆرم داوە ماندووبوونێکی زۆرم ئادی بەڕاستی ینی ئەو خەڵکەش وا بە ئاسانی پایی نەکردووە ینی پێویستە چارەسەرێکی ئەو بەنزینە بکەین زۆر باشتر ئەمە یەک لە هۆکارەکانی سوستان و ئەگەر سارەکەش دووربی خوای سارەکەش نووسێ هۆکارێکی دیکە هەیە ئەو تاخم نۆزڵە کە دەبینی تەوان ئێستا شوفێران بەس ئەگەر سەردانێکی ناوچەی پیشەسازی بکەیت ینی باوەڕکە ئەوەندە قەرەبارق بۆ دەبێت سڕی بۆ بگری لای میکای برامیکانەکان لای فیتەرەکان تەوان ئەو تاخم نۆزنە بە نمونە هێناومەتەوە ئی ساری ئەمریکیە پێی دەڵێن GDI هۆکاری تێکچوونی ئەو تاخم نۆزنش ئەوش ئیلا بنزینە ئەو بنزینەی کە تێدەکەی لەبەرەوەی ئەو مادانەی کە تێیدایە یەکسەر تاخم نۆزنەکەی تێک دەدە تاخم نۆزنی GDI بە $200 ئێستا دەستیش ناکەوێت جاری وایەمە پێویستمە بە تاخم نۆزنەی بەخوا نزیکەی 20 دوکانی دەکەین تا دەستمان دەکەی بە $200 شوفێری بەڕێز $200 دا تاخم نۆزنەکەی $100 لە تاخم مەسفی نۆزن سەرف کرد و ئیتر ئەوە چی بۆ ماوە یعنی ئەمە هەوڵمان داوە جیرپانی شوفێرانمە هەڵتەکاندەوە بەداخۆی پێویستە چارەسەرش بکەن ئەمە هەموو براینە هەموو کوردین لەو خاکەی دەژینی جیاوازمان نییە پێویستە ئاگادار یەکتر بینەوە چارەسەرشی ئەو بنزینەی بکەین من بە نمونە بۆ دەمەوە ساڵی پار دەرەجەی گەرمی وەکو گەرما 44 پلە بوو بە هەمان شێوەی ئەم ساڵ 44 پلە بوو بەڵام بەو ڕێژە زۆرە ئۆتۆمۆبیل گەڕی نەگرت بەڵام ئەم ساڵ تەمەشا دەکەن یعنی ڕێژەیەکی زۆر ئۆتۆمۆبیل ئاگری گرتەوە واتە بگەڕێنەوە سەر سەرەکی ترین هۆکاری بنزینەکەیە ئەم لەم ساڵدا بنزینەکە باشە ئەگەر هۆکاری سەرەکی بنزینەکەی ڕەنگە تێکردنی بنزینیش لە کاتێکا کە پلەی گەرما زۆر بەرزە دیسان و کاریگەری هەبێت ئایا شتی وا هەیە؟ فعلەن ئەو بنزینێک کە تێی دەکەی یەکەم شت تۆ لە هەر بنزخانەیەک تێی دەکەی نایبینی لەبەرەوەی پمپەکەی دای دەنێت و نازانێت چی دێتە ناو تانچەکە ئەمە هۆکارەکەی زۆرە و زۆر زارش هەیە دەڵێ بنزینی پڕمەکە تەبعاً ئەمە هەڵەیە تۆ بنزینی ئەگەر پڕشکەی شەریکە حیسابی ئەوەی کردووە باڵبەشی داناوە ئەو مادەی کە لەناو بنزینەکەی واتە غازەکە دووبارە بە واستەی ئەو باڵبەی کە لە ئۆتۆمۆبیلەکە بەسراوە دووبارە سوودی لێ دەبین دەڕاتەوە سەر بزوونەر بە هەمان شێوە سوودی لێ بەڵام ئێستا ڕێژەی غازەکەی ئەوەندە زۆرە ئەو باڵبە پێڕناگە بزوونەرەکەش پێڕناگە بیستنی وا بزانم لە سوۆسیال میدیا هەمومان بینیمانە کاتێک کە قەپاقی بنزینی دەکەینەوە لەم ساڵدا قەپاقی بنزینی دەکەینەوە سەیرەکەین بنزین 1 مەتر فرەداتە دەرەوە دەکورێ بنزینەکە دەکورێ ئەمە خۆی ناکورێ بەڵام غازێکی زۆری دەدای ئەو غازە وای لێ دەکاتن بنزینەکەی هەڵداتە دەرەوە ینی هۆکاری سەرەکی سوتانی ئۆتۆمۆبیلەکان لەم ساڵدا بنزینە هۆکاری دیکەش هەیە ینی هۆکاری دیکەش هەیە بەڵام ئێستا ڕێژەیەکی زۆر باس ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئێستا ئەوەیە بنزینەکەی باشە خەڵکێکی دیکەی ئەچێت ئۆتۆمبیلەکەی کا بە ئۆتۆمبیلێکی غازی ئەمە تا چەند گونجاوە باشە کاریگەری هەیە مەترسی گڕگرتنی نییە لە ڕووی تێچووەوە چۆنە بەڵێ من وەکەوەی کە ئەزمموی 25 ساڵ میکانیکیم هەیە شارەزایش تەواو هەیە لە میکانی من خەت لەگەڵ ئەوەی نیمە ئۆتۆمۆبیلەکان بکرێتە غاز لەبەرەوەی من بینیومە بە چاوی خۆم کاتێک کە غازی تێدەکەن ئەگەر شوفێران متابعە بکەن لە یوتیوب لێ بدەن لە یوتیوب تەمەشاکەن کاتێک کە غاز تێ دەکەیت سەرەکەی ڕێژەی زۆر غاز تێ دەکەیت بە زۆرێک دەتاقیتەوە سارێ دەکا بە دوو کەرت و بە چاوی خۆم مەترسی زیاترە غاز ئەگەر غاز لە ئەسڵا باش بە شەریکە ئیتر حسابێکی بۆ دەکرد سارەکانی دەکردە غاز ژینگەشی پاکتر دەکردەوە و مەصرفی غازەکەش سوکترە بەڵام بۆ شەریکەی سارەی خۆی نەکردوتە غاز بە دەگمەن هەیە کرابێتە غازیانی ئەوش ئەوە تەڵەبیاتە بۆ خۆیان داوایان کردووە ئەجینا من وەکو بواری مکانێک من ڕێی خۆمە تەمانەوە هیچ کات لەگەڵەوەی نیمە و بینیومە کاتێک کە عادسە دەکاتن لە پشتەوە بتڵێکی غاز دەبەسێ بینیومە کاتێک کە عادسە دەکە بتڵەکە دەتەقی بێگومان هەشتان بنزینەکە کە گڕی دەگری لەسەر تانچەکە شوفێرەکە مەزالێکەوەی هەیە خۆی نەزادە بەڵام ئەگەر غازەکە بتەقی بەخوا وەک ئەوەی وایە هەر سارەکەت کرد پارچە دەکە ڕەنگە سیارەی پێشتر و پاشتر من بینیومە ئەوشتم بینیوە زۆریش بە دوواداچوونم بۆ کردووە وەکو ڕێی خۆم لەگەڵ ئەوەی نیمە سارە بکرێتە غاز باشە بەکارهێنانی ئۆکتانەکەنە سیارە بۆی کە بنزینەکە پاکاتەوە تا چەند کاریگەریە ڕێگێکی زانستیە چەند جۆری خۆ ئێستا بزانە تەمەشاکە خۆ تو ئەگەر نەخۆش بی و هەر بە عەبوو دەرمان بیبیتە سەرەوە ژیان نێتیدا بێ من کە بنزینەکەم خراپ بوو من ئێستا بۆ خۆم لە وڵاتی ئەڵمانیا ئۆکتانم هینا بە 180 کاریگەری لەسەر بنزینەکە بوو بەڵام خۆ ناکرێ ئێمە هەر بنزینمان تێ کرد و ئۆکتانێکیش تێکن بنزینی تێکن ئۆکتانێکیش تێکن ئەمە چارەسەر نییە
یعنی ئەتوکوالەتی بنزینەکەی باشکە هیچ پێویستمان بە ئۆکتانی نییە باوکتان نابێت باشە یەکێکی دیکە لەو شتانی کە شۆفێران ئەیگرنە بەرچاو زیاتر ئەوەیەکەن خستنی سیارێ لە ژێر سەقیفە و لە شوێنێکە کە سێبەر بێت و تا چەندەوەش کاریگەری سێبەر بێت شوێنێکە سێبەر بێت سەقیفەیەک ژێریەوە شوفێران دەبێت ڕساوی ئەو خاڵەش بکەن لە وەرزی گەرمادا هیچ کاتێک چادری ڕەش بەکارنێنێن چادری ڕەش لەسەر سیارەکانتان دامنێن و ئەو بتڵانەی کە مادەی غازی تێدای بە هیچ شێوازێک لە ناو ئۆتۆمۆبیلەکانتان بەجێمێرن و هەوڵ بدەن سیارەکانیان پارکن لە شوێنانەی کە سێبەرە ئەگەر بێت و ئەماوەندە ترسمان لە گەرمای هەبی ئەی ئەوانەی لە بەسڕان چ دەکەن ینی پلەی گەرمی دەگاتە 50 پلە من بۆ خۆم لە شارێکی دیکە لە بەندەریمان ژیایمە 50 پلە تی پڕداوە یعنی ئەگەر وابێ کەس ناتوانێت سار بەکاربین بەڵام هۆکارێکی سەرەکی نیە بۆ گەرگرتن هۆکارەکەیەوە باسمان کرد بەڵام باشتر وایە و ئاگاد ئۆتۆمۆبیلەکەت دەتوانێت ئەگەر هەر کاتێک پارچیکەی لە شوێنێکی سێبەر پارچەکەی یاخود ئەوە تا چادرێکی پێدا بدەی و چادرەکە ڕەش نەبێ و وەکو باسم کرد ئەو بتڵانەی کە مادەی پاکەرەوەن یان بۆنیان خۆشە هیچ کات ئەوە لە ناو سارەکە نەبێ باش شاخەوان سەڵاح شارزای میکانیکی ئۆتۆمبیل ئەمبانی لەگەڵمان بووی باسی مەترسیەکانی گرکردنی ئۆتۆمبیلت کرد هۆکارەکەی سەرەکیەکەیشی بۆ بنزینە بێکوالیتیە خراپەکە گەڕایەوە کە ئێستا هاوڵاتیان ئەکەنە سارەکانە بۆ هیوایی کە هاوڵاتیان سەلامەت بن و بە زووترین کات چارەسەری کێشەی خراپی یاخود نزمی کوالیتی بنزینەکەش بکرێت سپاس دەکەین سپاس بۆ ئێوە سپاس